ئێرە ماڵی هەڵگورد قاسمە کە خاوەنی دووبرا و خوشکێکی توشبووی ئۆتیزمە. ئۆتیزم نەخۆشیەکی ئالۆزی مێشکە کە لە 3 ساڵی یەکەمی تەمەنی مرۆڤدا باهۆی کێشەیەکی کۆئەندامی دەمار دەردەکەوێت و کار دەکاتە سەر توانای گفتوگۆ و هەڵسوکەوت و پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی کەسی توشبوو. نەبوونی شوێنێکی گونجاو بۆ ئەم جۆرە نەخۆشانە لە سنووری ئیدارەی سۆران بۆتە گرفت بۆ بەشێکی زۆر لەو خێزانانەی کە زیاتر لە نەخۆشێک و دووسەیان هەیە لە ماڵەوە. ئەگەر شوێنێکی گونجاو بگرێتە بۆ ئەوانە بێگومان ئەوانیش دەتوانن لە سایە ئەو شوێنێکە بۆیان دەکرێتەوە بتوانن بۆ چەند کاتژمێرێکی کەمیش بێت وەک کەسێکی ئاسایی ژیانێکی ئاسایی بەسەر بن و چێژ لەو ژیانەوە بگرن. هەڵگورد ئەو گەنجەیە کە لە تەمەنێکی زوو باوکی لەدەستداوە و دوای مردنی باوکی ئەرکی بەخێوکردنی خوشک و براکانی گرتۆتە ئەستۆ. من هەڵگورد قاسم کوڕی شەید قاسمم، خاوەنی دوو برا خوشکێکم کە هەرچێکیان کەم ئەندامن نەداکممانە باو ئێستا لەلای من ئەمنیان بەخێوەکەم. ئەوانە هەتا ئێستا محاشخۆر نینە، زۆری شاڵمدا زۆر چوومە فەرمانگە حکومیەکان ناوم تۆمارکردینە بەڵام ئەنجام بووە. هەر بەم لێرە بەمنیان گوتێک کە ئەوانە مەسەل چەند جارە لیژنە پێکردێ بەمنیان گوتیە ڕێژەیەکەم ئەندامیان نەگەیشتە 150 کەچی چوومە هەولێرش لە هەولێرە چەند جار لیژنەم پێکردێ ئەو کتابم هەیە هەموو کە ڕێژەیەکەم ئەندامیان 100 بووە. ئەوەش پێویستیان بە هیلاجە. هەرچەندە دەکرا لە ڕۆژانی پشوو لەگەڵ هاوتەمەن و هاوڕێکانی لە گەشت و سەیراندا ساتی خۆش بەڕێ بکات، بەڵام ئەو ناچارە لەگەڵ هاوسەرەکەی لە ماڵەوە بمێنێت و چاودێری ئەو سێ نەخۆشانە بکات. سەرەتا مەسەلکە بابم حەمدی خوای کردیان ئەو داکم ئەمەی بەجێهێشت مارە مامەکەم ئەمەیان بردنیوک نەخۆت تا ساڵی 2008. ئەمن ئەو کاتی فکرم کردەوە کە ماوەکی زۆر بوو لەکنەوان کە پێویستە ئەمیش مەسەڵ ماڵی خۆم بکەم چاودێری خوشک و برای خۆ بکەم، بۆیە لە تەمەنێکی زۆر بڕیارمدا کە ژیانی هاوسەری پێک بینم و ماری خۆم جودا بکەمەوە لە ئەوی چاودێری خوشک و برای خۆ بکەم. کێشەی سەرەکی هەڵگورد دەوامی فەرمیە، ئەو فەرمانبەری حکومیە و ڕۆژانە دەبێت پابەند بێت بە دەوامی ئاسایی خۆی. داواکارم لە حکومەتی کە موچەلۆ ئەوانە ببردرێتەوە لەبەر ئەوەی نزیکەی ساڵە کونیوە وعدیان پێداین کە محاشیان لۆ ببردرێتەوە، هەتا چوین محامەلاتیش منیان کرد لە وەزارەتی ڕێک بەخۆ چوومە ناو وەزارەتی کە قەولیان پێداین محاشی ببردرێتەوە. ئەو کاتی بەمیان گوو یەکسەر محاش لۆ بڕینەوە هەتا کتابەکەشون بردان جومەنی وەزیران، دوایە کتابەکە بەمەیان گوتیان کاکە کتابەکە بەتەنێ لۆنگۆ ناکرێت دەبی دەگەڵ ناونووسین کراوە گوتیان لەگەڵ ئەوان محاشیان لۆ بردرێتەوە. داواشم لە حکومەتی کرد کە هاوکاریم بکرێت لە ڕووی دەوامم زۆر ئەمن هەموو ڕۆژێ بڕۆ دەوام ئەوە ئەرکەکی زەحمەتە لەو خێزانم بەتەنێ چاودێریان بکە. شەهلا سۆفی، زاری کرمانجی، سۆران.